قۆناغە یەکگرتن و گرێدانە هاوپەیمانی و ڕێکەفتنی پرانیە ئالیێن سیاسیین هەرێما کوردستانی بێ خۆڤە مژول کریە NRT بۆ جارەیەکی ئاشکرا دکە گۆ کۆمەڵایە ئیسلامی داخوازە یەکگرتنێ لێ یەکگرتوویە ئیسلامی کریە پەیفدارێ کۆمەڵایە ئیسلامی بێ NRT ڕاگەاند قۆناغە کارێ هاوبەش لێگەل یەکگرت و دەربازکردنا و پێشنیارە یەکگرتنێ دانینە بەردەستێوێ پارتیێ کۆمەڵە ئیسلامی دەجوینە لوتکە ناوبەرە کۆمەڵ و یەکگرت و گۆ دوێ مهلێ هەولێرێ بەڕێوەچوو پێشنیارە خۆڕا دەستی یەکگرت و کردبوو ji bo got û pêşkirina piştniyarê jî niha lijneyeke hevbeş ji aliyê herduan ve hatiye pêkanîn. ئێمە و کۆمەڵی ئیسلامی باوەڕمان وایە کە یەک بگرین لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و بۆش پێشنیارمان کردووە و لە ئێستاش دەتەمەن ئێمە لیژنەیەکمان پێکێنا و لانی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش و لیژنە پێک هاتووە لیژنەکە لای ئێمە دراسی ئەو حاڵەتەکە دراسی پێشنیارەکانی خۆیانەکە و ڕەنگە لە داهاتووی نزیکدا کۆبوونەوەی نێوان هەردوو لیژنەکە بکرێ و ئێمە هەموو ئامادە یەکمان تێدا و کۆمەڵی ئیسلامی کە هەموو هێز و توانەکانمان یەک خەین. بریارە لیژنەیە هەفبەشە یەکگرت و کۆمەڵ ڤان نیزیکانی یەکەم جویناخوا لێ داربخە یەکگرتووی ئیسلامیژی دبێژێ کارێوێ لیژنەی هەڵسانگاندن دەبێت ji بۆ ji hev nîzik û yekgirtina کۆمەڵ و یەکگرتوو و ئاوایê بەڕێوەچوونە پرۆسەیê دیار dike dinha de amadene fraksiyona hevbeş lê Perlemanê Kurdistanê û Iraqê û civata parêzgeha pêk bînin. پرسی یەخستنی کاری ئیسلامیەکان ڕەنگە بە دیدی جیاواز قسەمان لێ کردبێ هەریەکە لە گۆشەنیگای خۆمانەوە بۆ ئەوەی بیکەینە گۆشەنیگایەکی هاوبەش پرۆژەیەکی هاوبەش لیژنەی هاوبەشمان بۆ پێکهێناوە کە ئێستا خەریکی یەخستنی پرۆژە و دید و بۆچوونەکان بۆی بە یەک پرۆژەوە بە یەک دید و بۆچوون تێڕەوانەکانمان یەخین. لێ گۆری زانیاریên NRT لیژنەیە هاوبەشە یەکگرت و کۆمەڵ jê 6 kesan got sêjwan endamên yekgirtûnê pêk dêt ew endam jî ev in Hadî Elî serokê encûmena siyasî û cemawarî û Umer Mihemed û Xelîl İbrahîm endamên civata cêbecêkar sê endamên kۆmەڵ jî pêk hatine jê Mihemed Hekîm karîgerê civata siyasî û Rêbwar Hemed û Mihemed Bamûkî endamên civata siyasî. لێ پەرلەمانە کوردستانی یەکگرتوویە ئیسلامی خوددان 10 کورسیە و کۆمەڵە ئیسلامی jî خوددان 6 کورسیە و دەما هەفگرتنê dê bibin xwedan 16 kursî û dibine çarem hizb li herêma Kurdistanê ji aliyê hejmara kursiyan û pêgeha cemawarî ve. Beriyan NRT aşkera kiribû got her sê hizbên îslamiyên herêmê di hewla amadekirina projeyeke hevbeş dene lê yekgirt û kۆmەڵ dibêjin di niha de pêşniyara yekgirtinê di destpêka lîsta karên wan de ye.